ئێمە فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ئەمە بەڕێزان پەرلەمانتارانی سەر پارێزگای سلێمانین بە هەموو ناوچەکانەوانێ بە ناو شاری سلێمانی و بە ئیداری ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە و نوێنەری هەموو پارێزگای سلێمانین بە هەموو شار و شارۆچکەکانیانەوە هاتین ڕاستی لە نزیکەوە سوپاسگوزاری خۆمان پێشکەش بکەین بە بەڕێز پارێزگاری سلێمانی لە لای ئەوی شەوانێ سوپاسگوزاریمان بگەێنین بە بەڕێز لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی پارێزگای سلێمانی و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پێمان باش بوو لە نزیکەوانی گوێبیستی جەنابیان بین بە حکمی ئەوەی کە لە نهایەتی ئەم هەفتەیەشە لیژنەیەکی و شاندێکی باڵای پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقی لە بەڕێز جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان لەگەڵ بەیاوەری وەزیری تەندروستی سەردانی هەرێمی کوردستان ئەکەن و سلێمانی و شاری هەولێر بەسەر ئەکەنەوە و پێمان باش بوو بە حقیقەت کە زۆر سەرسامی خۆمان دەربڕین بەرامبەر ئەو ڕێخستن و تەنزیمە جوانەی کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کراوە کە دووربینی ئیدارەی ئەم شارە وای بینی کە زۆر پێش وەباءەکە بکەوێ زۆر پێش ڤایرۆسەکە بکەوێ تەنزیمێکی وایان کرد کە توانیان کۆنتترۆڵی بکەن